باخچە هەڵواسراوەکانی بابل باخچەیە لە پێناوی ژنێک. تێکستێکی مەولانای ڕۆمی هەیە دەڵێت لە خۆشەویستیدا داواکاری نییە، فەرمان و جێبەجێکردنە. فەرمانی کچێک دەشتێکی وشکی ڕوتەن دەکاتە هاوینە هەوار. باخچە هەڵواسراوەکانی بابل یەکەمین باخچەی هەڵواسراوی مێژووی عێراقی کۆن و جیهانە لە شاری بابل دروستکراوە و وەک یەکێک لە سەرسوڕهێنەرەکانی جیهان ئەژمار کراوە. دروستکردنی باخچەکە، ئەو باخچەیە هەرچەند چیرۆکی خۆشەویستی لە پشتە، بەڵام چیرۆکی هاوسەرگیریەکە گرێدراوی ڕووداوێکی سیاسیە. ئەویش دوایەوەی سێم پادشای ماد بە مەبەستی وەرگرتنی هاوکاری سیاسی و سەربازی لە نەبوبلاسەر کلدانی پاشای شاری بابل بە مەبەستی بەگشتداچوونەوەی ئیمپراتۆریەتی ئاشووری ڕێککەوت. با پێی ڕێککەوتنەکە پاشای ماد کچەکەی بەناوی ئامێتس دەدا بە نەبوخزنەسەر بەرامبەر هاوکاریکردنی پاشای بابل لە بەرانگەربوونەوەی ئاشووریەکان، چونکە لەو کاتەدا ماد و بابل لە دەسەڵاتدا هاوسنووری یەکتر بوون. ساڵی 612 بەر لە زاین هەردوو لا هێرشیان کردە سەر ئاشووریەکان و تێکیان شکاند و توانیان دەست بەسەر نینەوەی پایتەختی ئاشووریدا بگرن. دوای جەنگەکە ئامێتس وەک بووک لە شاری هیگباتانی پایتەختی ماد گەیشتە شاری بابل، بەڵام جیاوازی کەش و هەوای بابل لەگەڵ ماد زۆر بوو. لەوێ ناوچەیەکی شاخاوی و پڕ ئاو و هەوای سازگار، بەڵام لە بابل خاکێکی ڕوتەنی وشک. بۆیە ئامێتس داوا لە نەبوخزنەسەر دەکات کۆشکێکی بۆ دروست بکات و کەشێکی هاوشێوەی هیگباتانی بۆ بڕەخسێنێ. بۆ مەبەستا نەبوخزنەسەر بە یارمەتی ئەندازیاران و بیناسازانی ئەو کات با پێی سەرچاوە مێژوویەکان کۆشکێکی حەوتنوەمی بۆ دروست دەکات کە بە پێی هەندێک سەرچاوەی تر بەرزی 75 پێ بوو. لە هەر یەک لە قاتەکاندا سەوزایی چێنرابوو تاوەکو لە هەر قاتێک ئامێتس هەز بە ئارامی بکات و دەوری کۆشکەکەش بە ئاو دەورە درابوو. ڕۆکەکان لەسەرەوە بۆ خوارەوە بە ناو یەکدا چوو بوون کە ئەندازەی کۆشکەکە بە پێی گەڕانەوەکان لەسەر 4 پایە بیناکراوە و لە 4 بەش پێکاتووە، هەر بەشێک 2 دەرگەی هەبووە. ئەوەی جێگەی تێڕامانی توێژەرانە و کردوێتی بە یەکێ لە نیشانە سەرسوڕهێنەرەکانی جیهان بوونی سەرچاوی ئاو بووە کە لە سروشتی خۆی لایداوە و لە ناوچەیەکی نزمەوە بەبێ بوونی هیچ ئالەت و ئامێرێک چۆتە سەری کۆشکەکە و لە شێوەی شەلال هاتۆتە خوارەوە. باخچە هەڵواسراوەکانی بابل لە کۆنەوە تا ئێستا جێگەی نیقاشی ورد بووە، لە پاڵەوەی بەشێک وەک حەقیقەت لەم باسە دەدوێن، ژمارەیەکی کەمیش لەسەر ئەفسانەی ئەو باخچەیە قسە دەکەن.